دایکی محەممەد دادەگیان فەرموو. سلام عليكم ماما. سڵاوی خوا لە دایکی محەممەد وێ خوشکی عزیزم فەرموو. ممنون سەرکەوتوی مامۆستاجانێک پرسیارێکم فەرموو دادا. وڵی مامۆستاجێ زەحمەت بەحثی هاوسەرەکەم بۆ نمونە عنی بەس ئەوەندەم بۆ ڕوون کەیتەوە خەسوو یان دێت ئەوانە قسە بۆ پیاوز بکەن گونەحبارە بوو من چی بکەم لەو کاتەوە. فەرموو دێ خەسوو و دشوانە چی بکەن؟ مەقسەد قسە و شت بۆ پیاوەکەتەکەن ئەوهانەیە چۆن وەسی بکەم چۆن بەحسی بکەم بەسەر چاو بەسەر چاو بەس مایەکەم بێ من چی بکەم لەو کاتەوە عنی من ئاگام لەو شتێک نییە ئەچەن قسە بۆ پیاوەکەن بەس چاوانی ئینشەڵا دادەگیان ڕوونکردنەوەیەکی باشت دەدەمێ. وڵا سپاس دەکەم مامۆستاجان زۆر خەفەتە خۆم. نانە ئینشەڵا ئەوە گرفتێکی ئەو تۆ نابێت لە ناو هەموو ماڵێکە ئەو کووردا بە تایبەتیەوە هەیە ئینشەڵا قسە لەسەری دەکەین دادەگیان پەیوەندیەکە لەگەڵمانە دواتری ئینشەڵا لە بەرنامەکەەوە گوێبیست دەبی. فەرمووت خەسووم و خوشکی هاوسەرم دەچن قسە لای هاوسەرم دەکەن و ئەوانە ئەوە بەرنامەیەکی تایبەتی ڕەوان بێ لەسەر بکەین. یەکێ لە هۆکاری کێشەی ناو خێزان قسەی سێمی دەرەوەیە کە دەڵم دەرەوە لە بینی ژن و مێردا هەموو کەسی تر دەرەوەیە. باوکو دایکی کوڕ باوکو دایکی کەس خوشک و برای کوڕ هی کچەکە هی هەردوو هاوسەر تکال لێ دەکەم تۆ تەنها و تەنها هاوسەری خۆت بناسە وەکە شوشت بەم کوڕە کردووە دایکی محەممەد بە هاوسەرت تۆ تەنها ئەون ناسیوە و تەنها لەگەڵ ئەویشا ژیان دەکەی بەس تەنها لە کاتێکی زۆر خۆشەویستیدا لە کاتێکا کە مێردەکەت زۆر زۆر هەیە منە یەکەم جار ستایشی دایکی باوکی محەممەد بکە ستایشی باوکی محەممەد بکە ستایشی خوشکەکانی پورەکانی محەممەد بکە بڵێت تکال لێ دەکەم باوکی محەممەد من زۆر زۆر تۆم خۆش دەوێت بە خۆشەویستی تۆ دایکی تۆ دایکی منیشە خوشکەکانت خوشک من تۆش بۆ دایک و خوشکی من هەر بە هەمان شێوەی بەس تکال لێ دەکەم لەوە چێت تێنەگەیشتنێک لە نێوانماندا ڕوویدا بێ ماڵە دایکت هەڵەیە ماڵی خوشکەکانت هەڵەت بەس بڵێت نەگەیشتنێک لە نێوانماندا هەیە لە نێوانی هەموو وەکو خەسوویەکیشە لە ڕووی دڵسۆزیەوە ئەمە ڕوودەدا دایک ئەوەندە دڵسۆزی کوڕەکەیەتی وا ئەزانێ بووکەکەی ناتوانێت بەختەوەریکە ئەم هەر وەکو مناڵی جاران دەیەوێت لەگەڵ تەعامل بکە بڵێت دایکی منی جوایە و دایکی تۆ جوایە بەڵام وەرە باوکی محەممەد با ئێمە بڕیار بدەین نە باوکو دایکی من نە باوکو دایکی تۆ نەخوشک و برای من نەخوشک و برای تۆ نەیەنە ژیانی هاوسەریمانەوە چۆن ژووری نووسن بەڕێزان داخراوە تۆ ڕێگە دەدەی باوکو دایکت بێن لەگەڵ ژووری نووسنەکەدا لە کاتی خەوتنا لەگەڵ تابن هیچ کەس ڕێگا بەوە دەدا ڕێگە دەدەی خوشکەکانی بێن لە ژووری نووسنەکە بەشدار بن نا هەموو ژیانی هاوسەری ژووری نووسنە قەدەغە کراوە هیچ کەس قسەمان لە ئێمە خۆمان ژیرین عاقڵین ئینسان ژیر و عاقڵ نەبێ هەر مارەیە هاوسەری لێنە هەر هاوسەری ناوێ کە خۆمان ژیر و عاقڵین با ڕێگانە دەین بەس وەکو عەرزم کردن بڵێت تەنها دەزانم دایکت لە ڕووی خۆشەویستیەوە باوکی محەممەد بۆ تۆ ئەم قسانە دەکا بەڵام دڵنیابە من لەوە چێ باشتر لە دایکت لە ژیانی تۆ حاڵی بم تکایە ئەو قسانی دایکت بە دڵسۆزی وەرگرە بەڵام با کاریگەری لەسەر ژیانمان نەبێ بەم شێوەیە بە زمانێکی شیرین مێردەکەت حاڵی بکە و هەردوو وڵاتان و ئێمە هەمومان و هەموو بینەران بڕیار بدەن عەرزم کردن چۆن ژووری نووسن قەدەغەیە هیچ کەسێک پێی بخاتە ناوە وەڵڵی هەموو ژیانی هاوسەریمان ئاوا قەدەغەیە کەس قسەی لەسەر بکە.